مانگەمان گەوشاری شەرپەنجەی پەنکریاس اینجا ئەمڕۆژ پێمان خۆش بوویەوە هەندێک زانیاری لەسەر ئەوە وەرگرین کێشە و گرفتەکانی پەنکریاس چییە، نەخۆشیەکان چین، ئەم شەرپەنجەیە چییە، چۆن دروستە بێت، نیشانەکانی چین، چۆن چارەسەر دەکرێت، چارەسەری هەیە، نیەتی هەموو ئەمانە دەکەینە پرسیار و ئاڕاستەی میوانەکەمانی دەکەین. دکتۆر محەممەد عەبدوڕەحمان شێخانی کە بەڕێزیان پسپۆڕی هێنا و کۆندامی هەرس و جگەرن وەڵامی پرسیارەکانمانە دەرەوە. دکتۆر بەخێر بێ، ڕۆژێکی نەداش. دکتۆر دیارترین نەخۆشیەکانی کە تووشی پەنکریاسە بێت چین و لە نێویشاندا چۆن دەبێت بە شێرپەنجە؟ التهابی پەنکریاسی تیژ یعنی ئەکیوت پێڵێن باشە، کتۆپڕ و التهابی پەنکریاسی درێژخایان مزمن. واتە دوو جۆری هەیە؟ بەڵێ، کورتخایان و درێژخایان. بەڵێ باشە. کتۆپڕ تووشی التهابی پەنکریازە بی زیاترەوانێک و حۆلە خۆن بەعزە دەرمانێک و یا بەردی زراو چکە زراو و بۆڕی زراو نزیکی پەنکریاسە تووشی التهابێکی پەنکریاسی بە قۆ دەبی پێڵێن ئەکیوت پەنکرێدازیاب التهابی پەنکریاسی کتۆپڕی. التهابی پەنکریاسی مزمنی هەیە کە زیاتر لەوانەی کە مەشروب بخۆن بە زۆری. و کیسەکانی پەنکریاسمان هەیە کە لەوانەیە بێ بە شێرپەنجە دوایی، بەڵام ئێستا شێرپەنجە نییە و شێرپەنجەی پەنکریاسمان هەیە. زۆر باشە دکتۆر، کاتە بە شێوازێکی گشتی ئەرک و فرمانی پەنکریاس لە جەستی ئێمە چییە؟ بڵێ، ئەرک و فرمانی پەنکریاس چییە لە جەستی؟ بەڵێ، پەنکریاس تەمەن زۆر جیازێکی مهمە. دوو نوع ئەنزیمات دەرێکە، ئەنزیمی بۆ هەزم بۆ هەرسکردن کە لایپێز و ئەمیلەیز و زیاتر ئەو ئەنزیمانەکە پرۆتینات هەرسەکە ئەڕاتە ناو ڕیخۆڵەوە و بەشەکەی کێش ئیندۆکراینە کە ئینسۆلین و گلوکاگۆن و ئەوانە دەرەکە کە بۆ دەوری هەیە بۆ ڕێخستنی شەکرە لە خوێنە کە ئەو بەشەش نەخۆشکەوێ نەخۆشی شەکری لێ پێ. باشە دکتۆر، وتێت ئەوەی بەردی زراوی هەبێت پێچە تووشی هەوکردنی پەنکریاس. بەڵێ، هۆیەکی گەورەیە. چارەسەر چی؟ ینی زۆر جارە بینی کەسێک زراوی دەرەهێنێ، ینی چارەسەری هەیە ئەم هەوکردنە؟ چارەسەری خێرا؟ خۆی بەردی زراو زۆر بڵاوە لە 150 خەڵکی لەوانەیە هیچیان توش نەبێ و لەوانەیە تووشی مزاعفات بێت کە تووشی مزاعفات بۆ ئەمەلیاتێوێ ئەبێ لابرێت وەکو التهابی کیسی زراو وەکو یەکێ لەو بەردانە دەرەچێت بۆ ڕی زراوە گرێ و کە دەرچوو بەعزاری التهابی پەنکریاسیش دروستەکە. ئەمە لەو حاڵەتانەیە ئەبێ ئەو بەردی زراوە لاچێت. باشە دکتۆر، نیشانەکانی چیە بۆ نمونە ئەگەر کەسێک تووشی ئەم هەوکردنی پەنکریاسە بێت چ نیشانەیەک بە جەستی ئەو کەسەیە دیارە؟ ئازارێکی زۆر بەقوت لەکوێوەیە بۆ لە سەروی مەعیدەوە ئازارێکی زۆرە بێت و ئەیزانێ دکتۆر منوە ئازارە ئازانێ ئازاری مەعیدەی نیە ئازاری پەنکریاسەیان بە پشتین دەرەکەێت. زیاتر ئێمە کە ئازارێکی ئێرە بێ بیر لە مەعیداکەینەوە لە جانزەگرەکەینەوە بیر لە ئیلتیهابی زراوەکەینەوە. پەنکریاس نەختێ دوورە لە پشتەوەیە زۆر جار لە بیرمانە چێ بێ بیری لێ بکەینەوە. یەکی لە هۆیەکانی ئێشێکی زۆر بەقوت لە سەروی مەعیدەوە ئیلتیهابی پەنکریاسە بێ بیرمانەوە و بێ فەحس بکەین لەو فەحسانەش سۆنەری بۆکەین سیتیسکانە کرێ ئەنزیمەکان بەرزە بێتەوە لە خوێنە بەم سێ ئازار ئەنزیمات و ئەشعە بۆمان دەرەکەوێت کە ئەمە بە هەناوبینی ناکرێت لە نەقسەش بە هەناوبینی ناکرێت. ئەو التهابە کتوپڕە بە هەناوبینی نییە. دکتۆر، ئەگەر کەسێک هەوکردنی پەنکریاستی هەبێت بەڵام چارەسەری وەرنەگرت بێت، ئەگەری هەیە ماکێ خراپتری لێ بکەوێتەوە بیکا بە شێرپەنجە بیکا بە نەخۆشیێکی خراپتر؟ نە، التهابی پەنکریاس نابێ بە شێرپەنجە، بەڵام لەوانەیە گەر زوو تووشی بێ بە التهابی مزمن درێژخایان کە طبعا ئەوەش مزاعفاتی خۆی هەیە. زۆر باشە دکتۆر، بابەتەکەی ئەمڕۆمان بەتایبەت لەسەر شێرپەنجەی پەنکریاسە. چی هۆکارە بۆ توژبوون بە شێرپەنجەی پەنکریاس؟ بەڵێ، شێرپەنجەی پەنکریاس زۆر بڵاو نییە وەکو قۆڵۆن و مەمک و ڕەحم و هێلکەدان و ئەوانە زیاترن و شێرپەنجەی پێست و ئەو سیەکان و پرۆستات لە پیاوە و مەمک لە خۆشبەختانە ئەمە کەمە و تۆزە لەمە زۆر نییە. بەڵام نیشانەکانی زۆر دیار نییە کە نیشاکەمەکان دەرکەوت ئەم نەخۆشیە زۆر لە
مەرحەلەیەکی زۆر پێشکەوتوایە هیچی بۆ ناکرێ لەبەرەوە خۆی شەرپەنجەکە زۆر بەقوتە زوو تەشە ناکە لەبەرەوە کە نیشانەکان دەرکەوت زۆر شتمان بۆ ناکرێ بۆ نەخۆشە واتە باشە دکتۆر وەکو شەرپەنجەکانی کە نییە کە پشکنینی پێشوەختمان هەیە مەسەلە قۆڵۆن مەمک ڕەحمی ژن هێلکەدان پێست سیەکان ئەمانە ئەتوانی پێشوەخت ئێمە پشکنین بکەین و ئەو نەخۆشیە دەرخەین شێرپەنجەکە لە مەرحەلەیەکە کە بتوانین نەخۆشەکە نەجات دەین و عمری درێژکەین بەسە بەڵام پەنکریاس لەبەرەوە زۆر باو نییە لەبەرەوە نیشانەکانی زۆر وازح نییە وەکە نیشانەکان دەرکەوت کە ئەوەیە نیشانەکانشی ئازاری هەیە خواردنی بۆ ناخورێت زەعیڤە بێ لەوانەیە تووشی شەکرە بێ زەردووی توژە بێ کە گەیشتە ئەمە هەستمان بە نیشانەکان کرد عادەتەن ئەوە نەخۆشیەکە زۆر پێشکەوتووە چی بۆ ناکرێن زۆر شتی بۆ ناکرێت باشە لەبەرەوە سکرینینی بۆ ناکرێت لەبەرەوە ئێستا خەریکن سکرینی نەکەن بۆ ئەوانەی کە معڕەزن خەتەریان هەیە بۆ توش سکرینین چییە دکتۆر پشکنین پشکنین بەڵێ پشکنین مەسەڵەن بۆ قۆڵۆن ئێمە نازوری قۆڵۆنەکە بۆ مەمک ژنانە بێ خۆی فەحسی خۆی کا بڕا بۆ دکتۆر فەحسیکە لە 35 ساڵیەوە بۆ قۆڵۆن لە 45 ساڵیەوە بۆ ڕەحم و هێلکەدان لە 35 ساڵیەوە بێ هەموو ژنێ بڕوا پشکنین بکە بۆ پێست ئەوش پشکنینی خۆی هەیە بۆ سیەکان پشکنین هەیە بەڵام ئەمە ناتوانین پشکنی عام بکەین بۆ هەموو خەڵک چونکە نەخۆشەکە زۆر بەربڵاو نییە و زۆر اقتصادی نییە کە ئێمە بۆ هەموو کەسێ ئەو فەحسانە بکەیت چونکە ئەشعەیەکی گرانی پێویستە لەبەرەوە ئێمە بۆ چیەکەین بۆ ئەوانەی خەتەریان زۆرە ڕستیان هەیە بۆەوە توش بن بەس دکتۆر باشتر نییە هەموو مرۆڤێک پشکنین بکە هیچ نەبە ساڵی جارێک بۆ پەنکریاسی وەکو خۆتەڵی کەوتۆتە پشتەوە زۆر جار هەندێک نیشانە دەرەکەوێت اینجا ئەکەویتە پشکنین بەس گرنگ نییە مرۆڤ خۆی پشکنین بکات ینی ساڵی هیچ نەبێ جارێ 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ سفادەی نییە بۆ هەموو خەڵک بیکەی بۆ پێشوەخت ناتوانێت ڕێگری بڵێ نەتیجەمان زۆر دەرناچێ زۆر اقتصادی نییە چکە ئێمە ئەبێ MRI بۆ بکەین MRI کە گرانە ئەبێ دوایی ئەشعەی سۆنەری نازور هەیە لە ناو ڕاتە نزیکی پەنکریاس و فەحسی پەنکریاسەکە ئەمانە هەمووی گرانن تەمان بایۆمارکەر هەیە لە خوێنە فەحسی خوێنەکەین CA19-9 هەیە ئەوەش بەرزە بێتەوە لە سەرەتانی پەنکریاس بەڵام ئەوش زۆر حساس نییە شەر نییە بەرز بێ لەبەرەوە ئێمە بۆ کێیەکەین بۆ ئەوانەی کە خەتەریان زۆرە وەکو کێ مەسەل لە عایلەیانە سەرەتانی پەنکریاسە بێ لە دەرەجەی 1 و دەرەجەی 2 ئەگەر یەکێکی هەبێ دەرەجەی 1 یا دوانی هەبێ دەرەجەی 2 کە سەرەتانی پەنکریاسی هەیە ئەو پشکنینەی بۆ بکەین ئەوەی کە شەکرەی هەیە ئەوەی قەڵەوە ئەوەی جگەراخوا ئەوەی مەشروبەخوا ئەوەی بەعزە معاملە لە معاملی نیکەڵ ئیژەکە التهابی پەنکریاسی مزمنیان هەیە ئەمانە هەمویان معڕەزن بۆ تووشی شەرپەنجە پەنکریاس بن لەبەرەوە لەمانەیە ئەتوانین هین بکەین پشکنینی پێشوەخت بکەین بۆ ئەوە سەرەتانەکە دەرخەین لە پێش وەخت و بتوانین شتێکی بۆ بکەین زۆر باشە دکتۆر قەڵەوی تا چەند کاریگەری هەیە تا چەندۆکو هۆکارێک تەماشاکرێ بۆ توژمان بە شێرپەنجە قەڵەوی لەبەرەوە کە ئەوانەی قەڵەون زیاتر ئینسۆلین زۆرە لە شانە ئینسۆلینیش وەرەم زیاکە لەبەرەوە سەرەتاناتی هەموو شوێنەکانی لەش علاقی بە قەڵەوەی ئەوانەی کە خواردنەوە کحولیەکان زۆرە خوۆن و ئەم چی پەیوەندی بە پەنکراسەوە هەیە چی شتێ زیاکە ئەوان ئینسۆلین زیاکە یان چی ئەوە تووشی التهابی پەنکریاسە بێ التهابی پەنکریاسی مزمن چکە مادەیەکی ژەهری تایە خواردنەوە تاثیر لەو پەنکریاساکە کە بە التهابی پەنکریاسی مزمن و دواییشە بێ بە سەرەتان زۆر باشە دکتۆر هەمیشە وتراوە خۆپاراستن باشترە لە چارەسەر هیچ ڕێگایەکەیە بۆی کێمە خۆمان پارێزین بە دووربین لە شێرپەنجەی پەنکریاس خواردن بۆ نمونە بەڵێ بەڵێ طبعا ئەو شتانی کە جیناتە علاقەی بە جینات و ڕاستە و لە عایلەیە هەبێ بە ئێمە ناگۆڕێت ڕاستە بەڵام عەلەقەل مەسەڵەن خۆت لە قەڵەوی پارێزی مەشروب نەخۆی جگەرە نەخۆی ئەمانە ئەوانەی لە معمەلی نیکەڵا ئیژەکەن باشترە ئیژ نەکەن لەو حاڵەتەیە
ئەمانە طبعا هەموو خواردنی میوەکان ئەنتی ئۆکسیدەنتی تایەکە بەرگریەکە لە هەموو شێرپەنجەکان لە بینیانە شێرپەنجەی پەنکریاس. دەستەکان خۆشوی دکتۆر محەممەد عەبدوڕەحمان شێخانی سپۆڕی هێنا و کۆندامی هەر سوجگار سپاس بە ڕوونکردنەوەکان دەست خۆش بێ سپاس بۆ زانێرەکان هەموو کەسێک پارێزراوە بێت دووبارە سپاس بۆ وتەکانت.